پرسی وەرگرتنی موچەی 6 مانگ بەسەر یەکەوە لەلایەن پەرلەمانتارانەوە مشتومڕ و بیر و بۆچوونی جیاوازی بەدوای خۆی داهێناوە. بەپێی یاسای خانەنشینی فەرمانبەران هەموو فەرمانبەرێک بێ جیاوازی پۆست و ناونیشان و پلەی فەرمانبەریەکەی لە کاتی خانەنشینیدا موچەی 6 مانگ بەسەر یەکەوە وەردەگرێت. ئیتر ئەو فەرمانبەرە سەرۆکی حکومەت و وەزیر و پەرلەمانتار و بەڕێوەبەری گشتی بێت یان مامۆستا و فەرمانبەری هەر فەرمانگەیەک بێت. لە پرۆژە یاسای چاکسازی خانەنشینی کە ناڕزایەتی بەشێک لە چالاکوان و ڕۆژنامەنووسان و هاوڵاتیانی لێکەوتەوە و لە تۆڕا کۆمەڵایەتیەکان تەنزی جۆراوجۆری لەسەر دروست دەکرا، فەرمانبەرانی پلە باڵا بەپێی خزمەت و تەمان ڕێژەی خانەنشینیان دیاری دەکرا. بەو پێیەش زۆرترین موچەی پەرلەمانتار لە 4 ملیۆن تێپەڕی نەدەکرد کە دەیکردا لە 150 موچەکانیان، بەڵام بەهۆی ئەوەی یاساکە پەسەند نەکرا لە ئێستادا کار بە یاسای ژمارە 35 ساڵی 2004 دەکرێت کە یەکەم هەمواری یاساکەیە و بەپێی بڕگەی یەکەمی مادەی یەکەمی یاساکە سەرۆک و جێگرەکەی و سکرتێر و ئەندامانی پەرلەمان بە ڕێژەی لە 180 موچەکانیان خانەنشین دەکرێن. ئەمە ژواتە لە موچەی 8 ملیۆن دینار 6 ملیۆن وەردەگرن. یاسای وەرگرتنی موچەی 6 مانگ بەسەر یەکەوە بۆ ئەو فەرمانبەرەی کە خانەنشین دەبێت بۆ هاوکاری فەرمانبەران دانراوە و لە یاسای خانەنشینی عێراقیش هەمان بڕگەبوونی هەیە، بەڵام ئەوەی گرفتی دروست کردووە زۆری موچەی پلە باڵاکانە کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە خولی چوارەمی پەرلەماندا هەوڵی زۆریدا بۆ کەمکردنەوەی موچە و نەهێشتنی خانەنشینی پلە باڵاکان. بە جۆرێک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پێشنیاری کرد کە خانەنشینی پلە باڵاکان نەمێنێت و هەر کەسە و دوای تەواوبوونی وادەی یاسایی بگەڕێتەوە سەر پیشەکەی پێشووی و ئەو کەسانەشی کە هیچ پیشەیەکیان نەبووە حکوومەت ناچار بکرێت لە جێگایەکدایان بمەزرێنێت. بەڵام بە زۆرینەی دەنگ پێشنیارەکەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕەت کرایەوە. دەنگۆ و هەڵاکانی سەروەرگرتنی موچەی 6 مانگ و بەرزی موچەی خانەنشینی پەرلەمانتاران لە کاتێکدایە ئەندامانی ئەم خولەی پەرلەمان جیاواز لە خولەکانی ڕابردوو پارەی کڕینی ئۆتۆمبیلیان بۆ سەرف نەکراو تا ئێستاش پارەی 6 مانگی کاتی خانەنشینیان وەرنەگرتووە و بەپێی زانیاریەکانیش پارەکە دەکرێت بە چەک و وەزارەتی دارایی بە قیست پێیان دەدات. ئەوەی تایبەتە بە کۆمەڵی ئیسلامیش نوێنەرانی لە حکومەت و پەرلەمان و حکومەتە خۆجێیەکان بەشێکی زۆری موشەکانیان گێڕاوەتەوە و لە کاروباری حیزبیدا خەرج کراوە و بەشێکی دیکەشیان لە پرۆژەی خزمەتگوزاری و هاوکاری نەخۆش و هاوڵاتی کەم دەرامەت و بەرکەوتوانی چەکی کیمیایی بێ جیاوازی ئینتیما و ئایدۆلۆژیای حیزبی سەرف کردووە. هەر 4 ساڵ جارێک باسوخواسی وەرگرتنی 48 ملیۆن دیناری پەرلەمانتاران کە بە بۆنەی کۆتای هاتنی ئەرکەکەیان دەیاندرێتێ کاردانە و گفتوگۆی جۆراوجۆر دەهێنێتە ئاراوە کە بریتیە لە موچەی 6 مانگ بەسەر یەکەوە. لەم خولە و خولی ڕابردووش بابەتەکە زیاتر زەق کرایەوە لەبەر ئەوەی هەرێمی کوردستان لە قەیرانێکی قۆڵی دارایی بێچارەسەر و بێهەوڵی چارەسەردا ماوەتەوە کە لەمەشدا بەرپرسیارەتەکەی دەکەوێتە سەرشانی دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات.